قسەکانی مەسرور بارزانی کاردانەوەی هاوڵاتیان و وەڵامدانەوە خێراکان دوای زنجیرەیەک خۆپشاندان و تووڕەیی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بەرامبەر خەرج نەکرانی دەرماڵەکانیان لەلایەن حکوومەتەوە ڕۆژی شەممە مەسرور بارزانی سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەری خوێندکاران کۆبووە. کۆبوونەوەکە دوای ئەوە هات کە ئەنجومەنی وەزیرانی هەرێم نەیتوانی بڕیار لە خەرجکردنی دەرماڵە بۆ خوێندکاران بدات، بەڵام ئەوەی لە قسەکانی ڕۆژی شەممەی مەسرور بارزانی جێگەی سەرنج و تا ڕادەیەک شۆک بوو، هەم بۆ خوێندکاران و هەمیش بۆ هاوڵاتیانی هەرێم ئەوە بوو کەوتی دەرماڵە بۆ خوێندنی خۆڕایی لە هیچ شوێنێکی دنیادا بوونی نییە تا ئێمەش دابینی بکەین کە خوێندنمان بە خۆڕاییە. داواکردنی دەرماڵە بۆ ئەوەی خوێندنێکی خۆڕایی بکرێ باوەڕ بکەن لە هیچ شوێنێکی دنیادا شتیوان نییە. شتیوان نەبووە کە بڵێ ئەبێ من بە خۆڕایی خوێندن ئەخوێنم، ئەبێ بڕەپارەیەکیشم بدەنێ بۆ بچم خوێندن بکەم. قسەکانی مەسرور بارزانی زۆر بە خێرایی کاردانەوەی لێکەوتەوە و لە ناوەوە و دەرەوەی وڵات هەمووانی بەدەنگهێنا، چاودێران و خوێندکاران و نووسەران، هەروەها شارەزایان و خوێندکارانی خوێندنی باڵا کە لە دەرەوەی وڵاتن ئەوەیان ڕەت کردەوە هیچ وڵاتێکی پێشکەوتووی دنیا هەبێت بەو جۆرە بێت کە سەرۆکی حکوومەت باسی دەکات. لە بەشێکی زۆر لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت لە وڵاتانی ناوچەکە حکوومەت پارە دەداتە خوێندکار و قوتابیەکانی لە پای خوێندنیان لا کەرتی حکومی، چونکە هێشتا لێشاوی زانکۆ و قوتابخانە هەلێکان بەو شێوەی لە هەرێمی کوردستان بوونی هەیە لەو وڵاتانەدا نییە. ئێمە لەم راپۆرتەدا بە بەڵگە دەیخەینە ڕوو کە خوێندکار لە وڵاتانی ئەوروپا بە وڵاتانەشەوە کە سەرچاوی داهاتی تاکتیایاندا لە ئاستێکی باڵادایە هێشتا حکوومەت پارە دەداتە خوێندکارەکانی. لە نەمسا بە جۆرەی سیستمی خوێندن و پەروەردە لە وڵاتە خوێندن لە هەموو قۆناغەکان خۆڕاییە و خوێندکاریش مانگانە لە نێوان 500 بۆ 750 یۆرۆ دەرماڵە وەردەگرێت. جگەلەوەش کورسی خوێندنی باڵا بەتایبەت ماستەر و دکتۆرە هەر لەلایەن حکوومەتی ئەو وڵاتەوە پاڵپشتی مادی دەکرێت. دەچینە بەریتانیا، یەکێک لە گرنگترین وڵاتەکانی ئەوروپا و جیهان لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە، هاوکاتێکێک لەو وڵاتانەشە کە داهاتی تاکتیایدا لە ئاستێکی باڵادایە، بەڵام حکوومەت پشتگیریەکی دارایی تەواوی فێرخوازانی دەکات و 9250 پاوەند دەداتە خوێندکارەکانی. دواتریش ئەگەر ئەو خوێندکارەکاری دەستکەوت و مانگانە 1616 پاوەندی پەیدا کرد، ئەوە مانگانە تەنها 4 پاوەند دەداتەوە بە حکوومەتی بەریتانیا، واتە ئەگەر مانگی 1615 پاوەند پەیدا بکات هەر پارەکە ناداتەوە بە دەوڵات، جگەلەوەی لە چەند حاڵەتێکی جیاوازدا حکوومەت لە دانەوەی پارەکە لێی خۆش دەبێت. جەبار ئەمین پەرلەمانتاری پێشووی سوید یەکێک لەو کەسایەتیانەی وەڵامی قسەکانی مەسرور بارزانی دایەوە دەڵێت لە وڵاتێکی وەکو سوید حکوومەت مانگانە نزیکەی 1200 دۆلار دەداتە هەموو خوێندکارەکانی، بەشێکی وەکو یارمەتی و 2 بەشی وەک قەرز تا کاتی دەرچوونیان لە زانکۆ و دامەزراندنیان. خوێندکارێکی خوێندنی ماستەر لە وڵاتی ئەڵمانیا لە وەڵامی قسەکانی سەرۆکی حکوومەتدا دەڵێت وەک ئەزموونێکی کەسی دەتوانم نەڕاستی ئەو قسەی سەرۆکی حکوومەت بسەلمێنم کە دەڵێت لە هیچ شوێنێک خوێندنی خۆڕایی نییە. من وەک هاوڵاتیەکی هەرێمی کوردستان و هەڵگری ڕەگەزنامەی عێراقی لە وڵاتی ئەڵمانیا بە خۆڕایی بۆ بڕوانامەی ماستەر دەخوێنم. نەک تەنها خوێندنەکە بە خۆڕاییە، بەڵکو حکوومەتی ئەم وڵاتە بە نرخێکی زۆر ڕەمزی شوێنێکی شایستەی مانەوەی بۆ دابین کردووم کە ئەکوالێتەکەی زۆر لە پرۆژە و سیتیەکانی کوردستان باشترە و هەرخۆشیان پارەی ئاو و کارەبا و گاز و هەموو تێچۆکانی دیکەشم بۆ دەدەن. هەروەها لە ڕێی ناسنامەی زانکۆکەمەوە دەتوانم بە خۆڕایی خزمەتگوزاری هاتوچۆی گشتی لە هەموو ئەو هەرێمەی منی تێدام کە 59 شار و شارۆچکەیە بە پاس و شەمەندەفەرەوە بەکار بێنم لەگەڵ ژمارەیەکی زۆر لە خزمەتگوزاریەکانی ڕۆژانم. گەر ئەوە پاڵپشتی حکوومەتی ئەڵمانیا بێت بۆ خوێندکارێکی دەرەوەی وڵاتەکەی خۆی، ئایا هاوکاریەکان بۆ خوێندکارە ئەڵمانیەکان چۆنە؟
بەپێی بە دوواداچوونەکانی شارپرێس لە ژمارەیەکی زۆری وڵاتانی پێشکەوتوو کە هەرگیز ناگونجێت بەراوردی ژیانی تاکێکی ئەو وڵاتانە و تاکێکی کورد لە ڕووی کوالێتی ژیان و داهاتی تاکە کەسەوە بکرێت حکوومەتی ئەو وڵاتانە پشتیوانێکی گەورەی پرۆسەی پەروەردە و خوێندنی وڵاتەکەیە و هاوکارێکی باشی خوێندکارەکانێتی بەنمونە لە وڵاتێکی وەکو دانیمارک جگەلەوەی خوێندن بە تەواوی بەخۆڕاییە هەموو خوێندکارێک مانگانە 5839 کرۆنی دانیمارکی کە دەکاتە نزیکەی 900 دۆلار وەردەگرێت بەپێی پرۆگرامێکی جێگیری پاڵپشتی دارایی کە خوێندکار بە هیچ شێوەیەک پێویست ناکات ئەو دەرماڵەیە بگەڕێنێتەوە بۆ حکوومەت تەنانەت ئەگەر واز لە خوێندنیش بێنێت چاوەڕوان دەکرێت قسەکانی مەسرور بارزانی کاردانەوەی زیاتر لای خوێندکاران دروست بکات بەو پێی لە نێو قسەکانیدا وەڵامی بۆ خوێندکاران بەڕوونی تیادا بوو کە ئەویژەوە بوو بە خوێندکارانی وت چاوەڕێی خەرجکردنی دەرماڵەکانتان مەبن هاوشێوەی زۆرێک لەو قەیرانانەی دیکە کە کابینەی نۆ خۆی لە بەرپرسیارەتەکەی دزیوەتەوە لە کۆبوونەوەی مەسرور بارزانی لەگەڵ خوێندکاران سەرۆکوەزیرانی هەرێم ئەوەی ڕاگەیان کە لە کابینەی ئەودا دەرماڵە نەبڕدراوە و ئەوە لە سەردەمی پێش ئەودا بووە واتە قەیرانەکەی خستە ئەستۆی کابینەکەی نێچیروان بارزانی و لەلایەکی تریشەوە دیسانەوە تۆپەکەی فڕێدایەوە گۆڕەپانی حکوومەتی عراق و نەناردنی بودجەی لەلایەن بەغداوە بە هۆکاری نەدانی دەرماڵە ناوبرد ئەم بابەتە لە ساڵی 2014ەوە نەماوە وەختی خۆی لە پێشتر لە عێراقش هەبوو بەڵام ئەویش نەماوە لە ساڵی 2014 بەهۆی قەیرانی دارایی ئەسڵەن مەسەلەی دەرماڵە نەما دوای 7 ساڵ ئێستا جارێکی تر ئەم بابەتە بوو ڕژێندرێ لەسەر چی گوایە وەزی ئابووری هەرێمی کوردستان باشتر بووە ساڵی 2014 تاکو ئێستا ئەو بڕە بودجەی کە پێویستە حکوومەتی هەرێم لە حکوومەتی فدرالی وەری بگرتایە 4 ساڵی 2014 15 16 17 حکوومەتی عێراق هیچ بڕە بودجەیەکی بۆ هەرێمی کوردستان نەنارد لە قسەکانی مەسرور بارزانیدا دووبارە خاڵێکی جێگە سەرنج و ڕوژێندرا کە لاوازی حکوومەتی هەرێمی کوردستانی بەرامبەر کۆکردنەوەی داهات ئاشکرا کرد ئەویش ئەوە بوو کە مەسرور بارزانی لە زاری خۆیەوە وتی گەر هەموو پارێزگاکانی هەرێم وەک یەک داهاتەکانیان بۆ حکوومەت بگەڕێنەوە کێشەی دەرماڵەی قوتابیان چارەسەر دەبێت بەوەش دەردەکەوێت بانگەشەی حکوومەتی سەرتاسەری و بەهێز کە کابینەی نۆ بانگەشەی بۆ دەکرد هێشتا خەونە و حکوومەتی هەرێم لە توانایدا بە ئەندازەی ئەوەی لە دهۆک و هەولێرکۆی دەکاتەوە مانگانە هەمان داهاتیش لە سلێمانی کۆبکاتەوە بەڵام ئەگەر ئێستا هەموو پارێزگاکانی هەرێم وەکو یەک داهاتەکانیان بۆ حکوومەتی هەرێم بگەڕێنەوە لەوانەیە ئەم کێشەیە نەبێت لەوانەیە حکوومەت داهاتێکی زیاتری هەبێ بۆ ئەوەی بتوانێت لەم جۆرە شتانە سەرفیکە بەڵام هەموو پارێزگایەک وەکو یەک ملتەزم نییە زۆربەی داهاتی ئەو پارێزگانە بۆ حکوومەت ناگەڕێتەوە